کۆمەڵە کاری هوەری زۆر جوانم بەدەستەوە ئینشەڵا لە بازنەی کوردستان چۆتە دەرەوە بۆ فیستیڤاڵەکانی دەرەوە و ئیشی ئینتەرناشناڵ ئینشەڵا. بەڵێ وەکو ناخۆ چەند درامایەکی جوانمان بەدەستەوەیە ئەو فیلمێکی سینەمایی زۆر زۆر جوان، بەس نازانم بەخوا پیس زات بۆ کەی ئەیانەوێ. ئەم ساڵ ڕیکۆرد دەکرێت بۆ ساڵێکی تریان بۆ 2 ساڵی تر وابزانم. ئەی بۆ ڕەمەزان هیچتان نەکردووە؟ من بۆ ڕەمەزان هیچم حازر نییە ناوەڵە. باشە چ پێویستە کات هونەرمەندێک کە هەوڵ بۆ جیهانی بات بۆ ئینتەرناشناڵ بات ئەوەی کە لە قاڵبی ناوخۆیان نەمێنێتەوە ئەمە تا چەندێک گرنگە بۆ هونەرمەندەکە؟ بۆ هەموو هونەرمەندێک مهمە گەر وڵاتەکەمان چەند بچووک بێ و بازنەی ئێمەیان چەند بچووک بێ ئێمە ئەبێ ئیش لەسەرەوە بکەین کە گەورەی بکەین یا و کەسانێک هاوکاری ئێمن بۆ منە گەورەترن لێمە وەکو سیناریستەکان و وەکووانەکەیشی پرۆداکشن و دەرهێنەر و ئەماناکەن و ئێمەش ئەبێ یارمەتی ئەوان بین بۆی بڵێن حەزمان لێتی بچینە دەرەوە بەشداری بکەن لە فیستیڤاڵەکانی دەرەوە وەکو سۆشیال میدیا بەداخەوە نازانم چی بڵێم من هیچ کۆمنتێکم نییە خەڵک پێناسەی خۆیەکات بۆ قسەکردن بۆ سوکەت بەزێمە ڕخنەگرمان زۆرە لە هەموو ئیشێکە خەڵک هەموویەتی دکتۆرە فیتەرە ڕخنەگرە خەڵک تەداخلی هەموو شتێکەکە هەموو شتێک ئێمە ئیشێکەکەی نازان چەند هیلاکن لە پشتی کامێرەین لە باکستێج ئەم خەڵکە چەند شەو نخۆنیەکەن ڕۆژەیە تا بەیانی خەریکی تەسویرکردنین بەڵام لەو لاوەیەک کۆمنتێکە لەسەر چلێک لەسەر تەسەرفاتێک لەسەر قژێک خەڵکی ناو سۆشیال زۆر زۆر بڵاوبۆتەوە هەموو کەسێک حکومیەکە دانی وەکو مناڵ و گەورە هیچ هینێک نەماوە هیچ سنوورێک نەماوە هەموو کەس دەتوانێت بە هەموو شێوەیەک تەسەرف بکەن لە سۆشیال میدیا زۆر زۆر خراپە هیچ کۆمنتێکم نێرچی بڵم لەسەر مەکەوێسا ئەم قساناکەم دیسانەوە کاڕخان هەمان ئەم پرسیارە بۆ کاری هوەری ئەمەیان چۆنە بینی؟ بۆ کاری هوەری زۆر پێم خۆشە کە ئیشی خراپیش بکرێ ئەوانەیە کە لە مەجای هوەریان هەر ئیش بکەن یعنی کردنی باشترە لە نەکردنی.